بەڕێزان ئەوەی پێوترێ میدیا چ میدیای ئەوەی کە تەقلیدی وەکو تەلەڤیزیۆن و ڕادیۆ و ڕۆژنامە و گۆڤار و ئەوەی کە ئێستا زۆر بەربڵاوە و لە دەستی هەموو کەسێکایە ئەوش ئەو میدیایە کە لە پلاتفۆرمەکانی سۆشیال میدیای هەیە و لە سمارتفۆنەکانی بەردەستی ئێمە هەیە. بێگومان میدیا کاریگەریەکی ڕاستەوخۆی لەسەر کایەکانی ژیان هەیە لە کۆمەڵگایە لە زۆر ڕۆ بە تایبەت لە ڕووی ئاکار و ڕەفتار و ئەم بابەتانەوە. ئێمە ئەمڕۆ قسە لەسەر بابەتێکی گرنگەکەین لە میدیا، ئەویش بنەماکانی میدیای پەیامدار. بێگومان ئەبێ هەر میدیایەک هەڵگری پەیامێک بێ بیەوێ ئەم پەیامە بگەێنێت، جا ئیتر پەیامەکە سیاسیە، پەیامەکە کۆمەڵایەتیە، ئابووریە، هەر بابەتەکە بەڵام بەمەرجی ڕاستگۆیی لەگەڵ بینەرەکانی، نەک تەنها لەبەرەوەی کە بینەرێکی زۆر لە خۆی کۆکاتەوە هەرچی هەیە و نییە بێڵێت. ئەم تەوەرەیە گفتوگۆکین بە میوانداری زۆر بەڕێز هەژار حاتەم، ماستەر لە میدیا، کە بە سوپاسەوە لە ستۆدیۆ لەگەڵمان ئامادەیە. کاک هەژار زۆر سپاس. کاک هەژار، ئەگە هەر لەوە دەست پێ بکەین گرنگی میدیا جارە بە شێوازێکی گشتی چییە؟ بسم الله، سەرەتا زۆر سپاس بۆ بینەران بۆ ئەم بەرنامەیە، بۆ جەنابیشتان هیوا سەرکەوتنتان بۆ خوازم. بێگومان هیچ کۆمەڵگەیەک هیچ دابەزراوەیەکی دنیا نییە بەبێ میدیا کاری بۆ بکرێ. کاری میدیا ئەگەر بگەڕێتەوانێتەوە بە لە هەموو کۆمەڵگەکانە هەوڵیاندا و میدیایەکیان هەبێت. جاری وا بوو ئەم میدیا نووسرا بووە، جاری وا بووە میدیایەکی تر بووە. میدیا ناتوانانی بڵێیت دەست بەرداری بم، چونکە بەبێ میدیا کار ناکرێن، بەبێ میدیا ناکرێ و میدیا ڕۆڵێکی گرنگی بینیوە لە شۆڕشەکانە، لە بەرخودانەکانە. ینی میدیا بەبێ میدیا کارە ناکرێت، ناتوانێت بڵێ من کارەیەکەم بەبێ میدیا، چونکە هەموو شۆڕش و ڕاپەڕێنودا هەموو وڵاتێک، هەموو حکوومەتێک، هەموو حیزبێک هەوڵیدا و میدیای هەبێ. تر لە حیزبێکەوە لە حکوومەتێکەوە لە وڵاتێکەوە بۆ کەسێکی تر لە حکوومەتێک بۆ حیزبێکتر فەرقی هەبووە. بەڵام ئەگەر ئێستا سێکەین وڵاتانی عەرەبی، وڵاتانی خۆمان، وڵاتانی کاتێکە شۆڕشی بەهاری عەرەبی کرا، بێگومان بە میدیاوە کرا. هەندێک شتێک نەبوو شۆڕشی فەیسبوک، نەبوو شۆڕشی تۆڕە کۆمەڵایەتیەکان، نەبوو شۆڕشی گەنجان، نەبوو شۆڕشی فەیسبوک و نان. کەواتە میدیا هیچ کەس ناتوانێت دەست بەرداری بێ، هیچ کەس ناتوانێت بێنیاز بێ لەبەرچی لەبەرەوەی کە گرنگە بۆ بوونت بۆ ئەوەی کە وجودی لە تعبیر لە خۆت بکەی، گوزارش لە خۆت بکەی. لەبەرەوە هەموو وڵاتێک، هەموو حکوومەتێک، هەموو حیزبێک هەوڵەدا میدیای هەبێت. جا میدیاکە نووسراوە بێ، بینراوە بێ، خوێنراوە بێ، کە ئێستا بۆتە تۆڕە کۆمەڵایەتیەکان و ئەم بابەتانی تریش. لەبەر چیە؟ لەبەرەوەی کە دەوریشی گرنگە بین، لەبەرەوەی کە ئێستا هەموو کەس دەتوانێت بە ئاسانترین شێوە تعبیر لە خۆی بکات لە تۆڕە کۆمەڵایەتی خۆیەوە. بە ئاسانترین شێوە دەتوانێت پەیامێکی ڤیدیۆیی هەبێ، پەیامێکی 40 دقەیە عەفوو 40 ثانیەیی هەبێ، گەورەترین کاریگەری ئەبێ لەسەر دەنگدەرانی، لەسەر عەفوو بینەرەکانی. جاری کە قسەیەکیش هەیە ئەڵێ کاتی خۆی دەبێ وێنەیەکی باشە بێ یاخود ڤیدیۆیەکی باشە بێ. ئێستا ئەوەش نەماوە، ئەڵێ هەر تەنها تۆ ڤیدیۆیەک دابنێ، هەر ڕەسمێک دابنێ بۆ خۆی شۆڕشەکە ئاگا، پەیامەکە ئاگا بە. لەبەر چێ؟ لەبەر کاریگەری میدیایە. کەواتە تۆ ئێستا ئەگەر تۆ تەنانەت بە کەمترین تعبیر لە خۆت بکەی، بە کەمترین وشە تعبیر لە خۆت بکەی، هەر پەیامەکەت ئاگا. لەبەر چییە؟ لەبەرەوەی کە ئەم میدیایە گرنگە و هیچ کەس ناتوانێت دەست بەداری بێت. باشە، هیچ میدیایەک هەیە پەیامی نەبێ و بۆچی بە هەندێک میدیا دەوترێت میدیای پەیامدار؟ بەڵێ خۆی بەداخەوە هەندێک میدیا هەیە بەداخەوە بۆتە میدیای پارە. ئەگەر ئێمە سیرکەین کۆمەڵە میدیایەکەن ئێستا لە هەوڵی کۆکردنەوەی لایک و کۆمنتان، لە هەوڵی کۆکردنەوەی زیاتری ڤیویان بەداخەوە ئەمە کۆمەڵە کارەکەن کە
هەواڵی ناشرین هەواڵی بڵین بەناوی کچە مۆدلەوە بەناوی فڵانە بەناوی فیسارەوە ئەمانە بەداخەوە میدیاشیان ناشرین کردووە کاری میدیایشیان ناشرین کردووە لەبەر ئەوەشە کە خەڵکانێک ئێستا ڕقان لە میدیایە لەبەر چیە لەبەر ئەو کۆمەڵە خەڵکانەیە ئەو کۆمەڵە کەناڵانەیە کە لەبەر ڤیوزیانس لەبەر لاکی ئێزارکردن لەبەر کۆمنت زارکردن دێ هەواڵە دانێکە دوورە لە پەیامی کۆمەڵە دوورە لە بەرزەکانی کۆمەڵە دوورە لە بە ئینسانەکان دوورە لە بە ئاینەکان چونکە ئێمە دوجار موسڵمانی ئێمە خۆ ناتوانین لەم کۆمەڵگایە کە زۆرینەی لە سەدادەوەت و بەرەوژووری موسڵمانە تۆ لە پێچوانەی بنەما دینەکانی خۆت پشتێ بڵاوکەیتەوە بەڵام بەداخەوە ئێستا میدیایەکی زۆر پەیابوون بە میدیای سێبەرە میدیای هەرچیە ناوی حەجینە چیرێنی سەرێکی خەڵکی زۆری بەدەورێتی بۆ کۆمنتێک بۆ لایکێک بۆ ڤیوەیەکی زیادکردن کە ڤیوەیەکی زیاتر بکە دێ هەواڵ دانێ شتی دانێ یاخۆت لە خوێندنەوەی هەواڵەکانە جاری وایە کابرا زۆر ئەستا ڕەچاوی ڕەوشی کۆمەلگە ناکە بە شێوەیەک هەواڵێک داڕێژێتەوە هەواڵێکی مەسەلەن مەزبەح ئەمەلەکردنە هەر شتێکە نازانم لە پەیامەکەم لە ژینی قسەکەم تێگەنێنە ئەمە لەبەر چییە لەبەر چیە لەبەری کاتی و بەڵام بەداخ ئەمانە دوورن لە میدیای ئامانزدار ئەمانە دوورن لە میدیایەک لە میدیایەکی بۆ نوێرانەی ئیسلامیەکان تۆ نای هەواڵێک دابنی نای هەواڵێک بڵاوکەیتەوە لەبەر چی ئەسڵەن تۆ نای ئێمە کاتی خۆی من ئیشمان کرد زۆرترین سەرچاومانە دۆزیەوە بووی کە هەواڵەکەمان درۆ نەبێ ئەگەر ڕاست بێ وانە ماندووبوونێکی زۆرە بەڵام پامێکی جوانی لە پشت وانە بەڵام بەداخەوە خەڵکانێک هەیە هەر لە پێناوزارکردنی ئەوەی کە جاری وایە هەواڵەکەشیان ڕاست نییە نەچوورێتە بەعرش و بنچینی هەواڵەکە شۆشتەکە دابەزین بڵاویەکەنەوە بەزە بەچی لەبەرەوەی کە کابرا بینەری زیاتر بکا بەداخەوە ئەم میدیایە بەداخەوە لە ئەوروپاوە سەری هەڵدا میدیای سیستەمێک هاوبوو لە ئەوروپا پێڵە سیستەمی لیبراڵ تێگەی ئەم سیستەمە پێی وایە تۆ بێ هەموو شتێ بکەی لە پێناو ئەوەی کە تۆ بینەری زیاکە تۆ بۆ خۆت ئازادی بەڵام ئەمە ئازادنی تۆ لە وڵاتێکای ئەبێ ئێمە لە وڵاتێکای ئەبێ ڕەچاوی دابوونی ڕەچاوی دینی و میلەتە بکەی ڕەچاوی باڵەکانی و میلەتە بکەی ڕەچاوی ئاینی و میلەتە بکەی ئەنجا 2005 میدیایشی ئامانزدار تێگەی ئەم میدیایی کە لە ئەوروپاوە سەری هەڵدا پێی لەسەر ئەساسی سیستەمێک کە پێوترە سیستەمی لیبراڵی پێوتۆ تۆ چیەکی بیکە چی هەواڵە داڕژیتەوە بۆ خۆت ئەسڵەن با هەواڵەکەشین نەبێ بەڵام شێشەنی گرنگەوەی بۆ خۆت ڤینەر زیاکەی بەڵام لای ئەم وڵاتانی خۆمان ئێمە بەحەز بە بەرپرسیارەتی بکەین باش بەرپرسیارەتی میدیا لە ئەسڵا چییە؟ بەرپرسیارەتی ئەوەیە کاتە تۆش هەواڵێک بڵاو نەکەیتەوە چاوپێکردنی بڵاو نەکەیتەوە لایکێک نەعفو مادەیەکی میدیایی نێکی کە پێچەوانە بێ بە بنەماگشتەکانی ئەو میلەتە بەدابوونیری ئەو میلەتە بە ئاینی ئەو میلەتە شتێنێکی کە پێچەوانی بە هەواڵەکان بێ چون ئێستا تۆ لە دەستوری عێراقیشە یاسایەکە یاڵێ هیچ شتێ نەبێ بڵاو بێتەوە یاخود تەشیر بە ئاین بکرێ تشیر بە زۆرینی ئاینی موسڵمان کرێ لێتر لە میدیای ئەم شتە بکرێ پێڵەن تەشیر بۆ پێڵەن تەشیر چۆن بینەر خوێنەر بیسەر بزانێ ئەو میدیایی کە بینەر و بیسەر و خوێنەرێتی میدیایەکی پەیامدار و ئامانجدارە یا میدیایەکی بێمۆڕاڵە بێ پەیامە کاک دانەپرسیارەکە جوانە ئەگەر سەیری بقەی بە میوانەکانی ئازانی بە هەواڵەکانی ئازانی بەو مەتەریاڵە میدیایی کە ئامادە کردووە جا لە هەواڵە لە چاوپێکەوتنە لە ڕیپۆرتاژە لە بەدەدەچۆنە هەر کاتێکە ئەم شتەی کرد یعنی سەیرەکەی مخابلەی هەموو کەسێکی کرد بەبێ گوێدانە ئەوەی کە ئەمە لەگەڵ بە هەباڵەکانی میلەتەکەت ناگونجێ لەگەڵ ئاینە ناگونجێ لەگەڵ ئاینی زۆرینە ناگونجێ ئێستا مدعی عام هەبێت لە هەندێک چاوپێکەوتنە ئەبێ داواکاری گشتی بێتە سەر خەڵک تێگەی ئەگەر داواکاری گشتی ئەکتیڤ و کار هەبێ تێگەی ئەوە ئەگەر ئەی تۆ بۆ هەموو شتێ ناکەی و کەناڵی پەیاموانە بۆچی چونکە 2000 خەمی دابوونێتی میلەتەکەتە خەمی ئاینی میلەتەکەتە وای وەکو کەناڵێکی ئاینی و کەناڵێکی ئیسلامی خەمی دینی و میلەتە خەمی بە باڵەکانی ئەو میلەتەکەتە کاتە تۆ ناچی هەموو شتێ بکەی بەڵام بە پێچەوانەوە میدیایەکی تر
مقابلی کەسێکە کە نازەم ناوی هەشتێکە تێگەشوێ نادێتەوەی بەس گرنگ ئەوەیە کە بینەری زیادکە بەڵام بەداخەوە لە وڵاتانی ئێمە کۆمەڵە میدیاکە ڕەچاوی بنەما ئیتیکەکانی خۆشی ناکە بنەما ئەخلاقانی خۆشی ناکە کاتێککە من و تۆ دانیشین لە کەناڵەکەمان ناڵین ئێمە وەکو ئەم کەناڵە ئەبێ ڕەچاوی ئەم شتان هەبکە یەک دوو سێ ئێستا لە هەموو دنیاە ئەگە سەیری BBC بکەی بۆ BBC هەموو شتێ بڵاو ناکاتەوە بەڵێ ئێستا لە مۆزوعی قەزەشە هەمویان تبینیان لەسەرە تێکی بەڵام لە دوجارە ئەو BBC لە چاو هەندێک میدیاترا باشترێکە BBC هەندێک شت ناکەکە لەگەڵ مۆڕالی خۆی یاخود بە هەموو چەکدارە ناڵە تیرۆرست تێکی هەڵە چەکدار بۆ لە هەمە ئەڵێ ئەو چەکدارە و هینەکە بەڵام هەندێک کەناڵێتر هەیە بە هەموو کەسەڵە تیرۆرست بە هەموو کەسەڵێ بە هەموو کەس مخابرێ هەموو کەسەکە بەدوایچوون بۆ هەموو کەسەیەکە کەواتە تۆ ئەگەر سەیری پامی بکەی سەیری بەدوایچوونی بکەی سەیری بابەتەکانی بکەی سەیری هەواڵەکانی بکەی سەیری چاوپێکردنەکانی بکەی سەیری مادە میدیاکانی بکەی ئازانی کە بۆ خۆت ئەم میدیایە بێ مۆڕاڵە ئەمان مۆڕاڵدار ئەمان پەیامدار ئەوان پەیامدار گەژار لە کۆمەڵگەی کوردی ئێمە میدیایەکی زۆر بێشومار هەیە بە بڕوای تۆ ئەم میدیانی ئێستا لە هەرێمی کوردستان کارەکەن ئەو بابەتانەی ئامادەیەکەن و دەرخواردی بینەر و بیسەری ئەدەن بە شێوازێکی گشتی بنەماکانی میدیایەکی پەیامداریان تێدایە یان نە زۆریان نەخێ بەداخەوە کارتەنە بەداخەوە لەگەڵەوەی کە زۆربینی میدیا جێگای خۆشحاڵیە بەڵام لە هەمان کاتە بابەتەکانی کە بڵاوکەنەوە ئەو مەتەریاڵ ئەو بابەتانەی کە هەل لە چاوپێکەوتن و لە بەدواداچوون و لە مقابلە لە هەواڵەکان جاریوانە هەواڵ بڵاوکەنەوە تێری جاری وا بۆ هەندێک کەس ئەیگوت زۆربینی میدیا خۆشحاڵیە باشە خۆش جێگای خۆشحاڵیە بەڵام لەگەڵ ئەوەی کە لە بنەمای دابوردنیەتی میلەتەکە لا نەدا لە ئاینی زۆرینەی میلەتەکەی خۆی لا نەدا ڕەچاوی ئاینی میلەتەکەی خۆی بکات چونکە 2000 تۆ لە هەر وڵاتێکابی خاوەنی پاهەم و ئاینێکی خۆیەتی خاوەنی ئاینێکی خۆیەتی خاوەنی بە هەواڵایەکی خۆیەتی ئەنجا هەر میدیاکە خۆی کاتێککە دامەزراوە لەگەڵ کۆمەڵی خۆیان کۆبوونێتەوە کۆمەڵی ئیتیکیان بۆ خۆیاندا ڕژوتیان ئەبێت ئێمە لەم شتەکان نەدێ بەڵام بەداخەوە لەوە لە ئادەن و جێگای داخیچەکە بینەتیشیان زیادە بێ و بەداخەوە باشە بکەم کۆتا پرسیار گرفت لەو لایەنەیە کە ئەم میدیایی دامەزراندووە یان لەو میدیاکارانەی کە لەم کەناڵانە ئیشەکەن ئەو تا کۆمەلگاش بەرپرسیارەتی هەیە گرفت لە هەردووچیانە گرفت لەوانە بەداخەوە ئێمە لە وڵاتی ئێمە پارێکی زۆر هەیە بەهادەر ئەدرا بەهادەر ئەدرێ لە میدیایەکی سێبەرە میدیایەکی جەربیسە بینەر بێ خوێنراو بێ هەرچی بێت تۆ ڕۆخبەڵاتەکان بێ تێگەی پارێکی زۆر تێداوەێ خەڵکی زۆری بۆ بانەکرێ خەڵکی زۆر ئەچێ بەدەبیەوە گرفت لە هەردووشیە هەمە میدیاکارەکە نەچێ هەمە بێ ئەو لایەنەش کە پاڵپشتی و کەناڵەکە ئەبێ پێی بڵێ تۆ 2000 کۆمەڵێ بەهای ئینسانیە بەهای میدیایی هەیە ئەخلاقی میدیایی هەیە نابێت لێرابدێ ئەمە دینە ئەمە بەهای کۆمەڵایەتیە ئێستا خۆتۆ لە بەریتوانە هیچ کەس هەیە بتوانێت هەواڵە شاشنی بەریتانیا نەخێ ئێستا بنەماڵی لەسەر بنەماڵی بەریتانیا بنووسەنە بە خراپە نەخێر ئێستا دادگایەکری لە هەموو وڵاتێکە ئێستا تۆ هەندێک شتێکی پێڵێن هێڵی سوور ئەبێ لای خۆشمان هێڵی سوور هەبێ هێڵی سووری ئێمە چییە دینە بە هەواڵەکان ئەوەی کە من و تۆ بەسێتەوە ئەگەر ئەم دینە نەبێ وانە بەڵام بەداخەوە ئەم جارەژەمەوە هەموو وەزارەتی ڕۆشنبیری هەم حکوومەت هەم داواکاری گشتی نابێت لەگەڵ بە هەموو میدیایەک دامەزرێت هەموو میدیاکارێک ئیشکە دوجار ئەبێ فەرقی من و کەسێک لە کەلاباران بێنێ ئەبێ بڵێ فڵان کەس لەبەرەوەی کە میدیاکەی لێسینەوە لەبەرەوەی کە دوور بووە لە بەهەواڵەکانی میلەتەکەی لە ئاینەکەی پێچوانەی ئەو شتە هەوو جوڵاوەتەوە بەڵام بەداخەوە لێرە ڕۆژ بە ڕۆژ میدیای سێبەر زیادەکە جا خوێنراوە بیتراوە بیسراوە بەداخەوە ئەو پارێک زۆریشان بۆ هەڵڕژێ بەداخەوە خەڵک جێگای ئاسەفا خۆی فرۆشێ لە پێناوانێکی زیاترە ئاچێ بۆ ئەو کەناڵە ئەوە
ئەبێ وەزارەتی ڕۆشنبیری ڕێگانەدا ئەو هەموو پەیامێک هەموو میدیای ئیشی خۆی بکە هەم داواکاری گشتیە بێ ڕێگانەدا چونکە تۆ میدیا پەیامێکی گرنگی پیرۆزی هەیە کە خزمەتکردنە بە باڵەکانی ئەو میلەتە گەیاندنی هەواڵ و زانیاری بە جوانترین شێوە بەبێ ئەوەی کە تۆ کە من کارکردنی چاپۆشی لە تۆ بکەم یا دزی لە تۆ بکەم لە بینێنم لە خوێنەرم دەست خۆش بەڕێز هەژار حاتەم ماستەر لە میدیا سوپاس بۆی لەم تەوەری لەگەڵ زۆر سپاس بۆ ئێوەش میدارم پەیامەکەمان گەشتووی و ئینشاڵڵا زۆر سپاس بۆ ئێوە سەرکەوتوو بن ئینشاءڵڵا